سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە ماوەی چەند حوتی ڕابردوو چەندین موشەکی دوورهاوی ژینۆی تاقی کردوونەوە کە بە پێچەوانەی گەمارۆکانی نەتەوەی گرتوەکان بۆ سەر ئێرانە وەک سەرۆکی کمیتەی کاروباری دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ڕۆیس دەڵێت. From nuclear proliferation to support of international terrorism. لە پرۆگرامی ناوچیەوە بۆ سازکردنی چەک بیگرێت تا دەگاتە پشتیوانیکردن لە تێرۆریزمی نێونەتەوەی و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ سپای پاسداران ئەمانە ئێرانیان کردوتە ئەو هەڕەشە جیهانیە کە ئێستا هەن. ئەو سوپایە بەرپرسیاری سەرکوتکردنی دیموکراسیە لە ناوخۆی وڵاتەکە و هەروە بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیی ئێران بۆ دەرەوە و سەرهەڵدانی کێشە و ئاڵۆزی لە خۆرهەڵاتی ناوەڕاست. پشتیوانی ئێران لە تێرۆریزم تەنیا سنووردار بە خۆرهەڵاتی ناوەڕاز نییە و لەوە تا بەدەستەوەگرتنی دەسەڵات لە سەرەتای شۆڕشی ئێران کارنامەیەکی دزێوی نیشانداوە. The seizure of our embassy in Tehran, 1979. لەگرتنی باڵێۆزخانەی ئەمریکا لە تاران لە ساڵی 1970 بگرە هەتا تەقاندنەوەی باڵێۆزخانەی ئێمە لە بەیروت لە ساڵی 1970 و کوشتنی 300 ئەمریکایی هێرش بۆ سەر باڵێۆزخانەی ئیسرائیل و ناوەندی کولتوری جوولەکەکان لە بۆینس ئایرس و تەقاندنەوەی بورجی خوبر لە عەربستانی سعودی کە ئەمریکایی تێدا کوژران و هەروەها چەند ساڵ لەمەوە پێش پیلان بۆ کوشتنی باڵوێزی عەربستانی سعودی لێرە لە واشنگتن و هەموو ئەو پیلانانە جێپەنجەی ئێرانی پێوە دیارن. بەلای دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامیەوە بە تایبەت ڕێبەر شۆڕشی ئیسلامی تەنیا ڕووداوێکی مێژووی ڕابردوو نییە کە تەواو بێت بەڵکو ئەو شۆڕشە هەر درێژەی هەیە وەک ئەلی ئەلفۆنی لە ناوەند بۆ بەرگری لە دموکراسی دەیخاتە ڕوو. لە ڕوانگەی ئەوانەوە شۆڕشەکە دائیمیە هەموو ڕۆژێک ڕوودەدات و مەکینە و هەندەری ئەو شۆڕشە سپای پاسدارانی شۆڕشی ئیسلامیە. هەر بۆیە لەگەڵ هێندێک لە هاوکارانم لێرە لە واشنگتۆن هاوڕانین کە هاتنە سەرکاری سرۆک ڕۆحانی و بەڵێنی و توێژی دوولایەنە لەگەڵ ئەمریکا و ڕێکەوتنی ناوەکی کارێکی وا دەکات ژیان لە کۆماری ئیسلامیدا هاسانتر بێت. ئێران پشتیوانی سیاسی لە ڕژیمی ئاسا دەکات و یارمەتی لەشکەری و داراییش دابین دەکات. ئەو ترسە لە گۆڕێدایە کە ئەو پوڵەی دوای ڕێکەوتنی ناوچی دراوەتەوە ئێران سپا بۆ مەبەستی خۆی کەڵکی لێوەردەگرێت. سوپای پاسداران نەتەنیا دیاریکردنی ڕێبازی سیاسی لە دەستدایە بەڵکو هەرە بەرژەوەندی زۆری لە ڕووی داراییەوە لە ڕێکەوتنی ناوەکی پێگەیشتووە بەشێکی زۆری ئەو پوڵەی بە کۆماری ئیسلامی گەیشتووە بۆ ئەو کۆمپانیانە دەچێت کە خاوەنەکانیان سوپای پاسدارانن یان ڕاستەوخۆ پوڵەکە بۆ بودجەی لەشکری سوپا دەچێت. واتە کۆماری ئیسلامی لە ڕێگای سوپاوە یارمەتی بە میلیشاکانی شیعە لە عێراق و حیزبوڵڵا لە لوبنان و ڕاگررتنی ئاساد لەسەر دەسەڵات دەکات. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.